یەک لە بڕیارەکان ئەوەیە هەر 138 پاڵاوگە بەبێ ئیستسنا دادەخرێن داواکارین لەوانەی ئەو کارە دەکەن لە ئێستاکەوە پاڵاوگەکانیان دابخەن ئەگەرنا بە دڵنیاییەوە ئیجراعاتی دیکەی بەدوادادێتن جا پێشتر ئیجراعاتیان لەگەڵ دەکرا بە ڕێگای پێبژاردن و ئاگادارکردنەوە ئەوە دوایین ئاگادارکردنەوەیە لە بۆیان پاڵاوگە نایاساییەکان کە 138 پاڵاوگەیە لە سنووری پارێزگای هەولێر لە ئەو ڕۆدا دەخرێ هەر کەسێک ئەو کارە بکاتن ڕوبەڕووی ئیجراعات دەبێتەوە دەستگیر دەکرێت لە ڕووی یاساییەوە بەرخورد و تەعاملێکی توندی دەرحەق دەکرێت. سەبارەت بە مۆلیدەی گەڕەکەکان خاڵی چارەم کە ئەوانیش بەشێکن لە پیسکردنی ژینگە ڕاستە ڕۆژانە لەلایەن لێژنەی مۆلیدەکان لەلایەن تیمەکانی قایمقامیەت لەلایەن ئەنجومەنی مۆلیدەکان ئەو شەکوا و سکاڵایەنەی لەلایەن هاوڵاتیانەوە لە بۆمان دێتن بە هەر کەناڵ و ڕێگایەک بیتن ئیجراعات لەگەڵ مۆلیدەکان دەکرێتن بەڵام تا ئێستاکەش بەشێکی زۆر لە مۆلیدەکان بابەتی ڕەچاوکردنی ژینگە تێیدا بەباشی جێبەجێ نەکراوە ڕۆژانە ئیجراعاتیان لەگەڵ دەکرێت ئیجراعاتەکانیش بریتی بووە لە پێبژاردن و یان ئاگادارکردنەوە بەڵام لەمە دووە تایبەت بە مۆلیدەکان بڕیارەکان قورستر دەبیتن بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر ڕاست پێدرا هاوشان لەگەڵ ئەو مەفارزانەی کە دادنێن لە بۆ مۆڵەت وەرگرتن یاخود لە بۆ هەر کارێکی دیکەی ڕێخستنی هاتوچۆی ئۆتۆمۆبیلەکان هەر ئۆتۆمۆبیلێک کە ژینگە پیس بکە دەستی بەسەردا دەگیرێتن دوای ئەوە بەڵێنامە لە خاوەنەکەی وەردەگیرێت بە چاکردنەوەی ئینجا بابەتی غرامە و ئەو بابەتانەشی بەدوادادێتن.